سڵاو هاوڕێیان، ئەوە کەمپەکەیە. ئێستا بەفرێکی زۆر زۆرەبارەیە، بەفرێکی زۆر عەجایب. خەڵک لەبەر ئەو بەفرە سەرەی گرتۆ بۆ نان خواردن، بۆ خواردن سەرەی گرتۆ لەبەر بەفرەکە. ئەوە تا ئەوە هەمووی ژنۆ، ئەوە ژنۆ، ئەوەش سەرەی پیاوانە. ئاواش بەفرە بارەیە. چ تۆفانێکە، خەڵک جلەشوە لەبەر ئەو بەفرە. وەش سەرەی دوکانە، خەڵک سەرەی گرتووە. لە نوێی بەیانیەوە خەڵک سەرەی دوکانەگرێ حەڕەق بووینەوە. ئەوە خەڵکە هەمووی بەفری لەسەر کەوتووە. خەڵک بە سلێمانیەڵێ ساردە، سەیری دنیای جۆشداوە، دنیای بەستوێتی. ئەو دارە چۆن بەستوێتی بۆ هاتەوە. ئاوەکە ڕێژی بە 1 دەقەی بەستێ. دارە چی بەسەراتەوە، تەنکەرە بەستوێتی.